لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوشحال لوانەی شێستونەوە لەوانەکانی تەفسیر قورئان پیرۆز بێمەوە خزمەتتان بەمەبەستی ڕەزامەندی خوای گەورە بە هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوە بگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم أفتطمعون أن يؤمنوا لكم وقد كان فريق منهم يسمعون كلام الله ثم يحرفونه من بعد ما عقلوه وهم يعلمون. بەڵخۆشەویستان، خی گەورە سوبحانەهو وتعالە لە دوایەوەیەکەوە چەندین انحرافاتی بەنی ئیسرائیل لۆجێڕاینەوە. ئەوجا ڕووی لە ئومەت دەکا، ڕووی لە ئومەتی ئیسلامی دەکا و دەفەرمی ئەفەتەطمعون ئەن یؤمنوا لەکم. هێشتاش چاوتان لێیە، هێشتان وا تەمەعتان وایە، وا تەڕەجاتان وایە، ڕەجاتان وایە ئەن یؤمنوا لەکم، کەوا بێن ئیمان بینن و هەروها یەنقادوا لەکم، ملکەز بن لە بۆ ئەو شەریعەتەینگۆ. هێشتا تکا دەکەن و ڕجاتان وایە بەنی ئیسرائیل بە تایبەتی یەهود لە دوای ئەو هەموو جەریمە و ئەو هەموو ئینحرافاتانەی کەوا لە تاریخیان هەیە، هێشتا چاوتان لێ ئەوان بێن ئیمان بین و ملکەز بن لە بۆ شەریعەتەکەینگۆ. لەبەرەوەی گوتمان یؤمنوا لەکم، ئیمان کە لامی لە دوادا بێتن، بائی لە دوادانێ بە معنای ئینقیاد و ئیستسلام دێ، لە دوای ویژ کە با بێ بە معنای ئیمان هینان دێ. والحاصل ئایا چاوتان لێ کە ئەوان ئیمان بین و هەروەها تەسلیمی شەریعەتەکەینگۆ بن و ملکەز بن لە بۆ شەریعەتەکەینگۆ لە کاتێکدا وقد كان فريق منهم، لە کاتێکدا کەوە تاقمێک لەوان فريق منهم يسمعون كلام الله، دیار ئەو تاقمێک کە باسییان دەکات زیاتر وەکو زانان دەفەرمون ئەحبارەکانیانە، عولەماکانیان، لە کاتێکدا کەوە تاقمێک لەوان کە عولەماکانی ئەوانە يسمعون كلام الله، كجيان لكلامي خواد أبو سبحانه وتعالى، ثم يحرفونه من بعد ما عقلوا، باشان تحريف ياندك الدان قوري باش أو كتير جيشتن وهم يعلمون دشيان زاني أو التحريف أو بلا ريبردنو انحراف بكردني كلامي خواه ودشيان زاني تحريف كردن تزاري ميشي قوري كواتا أو كوماليق لوان كوكو قتمان زانان دلين أحباركانيان علماءكانيان أجر علماءكانيان وابي عوامكانشان تمشي دوي عالمكانيان دكان يتر تساوانا تسجيجاي خيرا تساورواني خير يعني طبعا فيش همشتك معنا ونيك ودعوة نكري بله فيش دعوة بكري وكل أوقاتان السنة هذا إن الذين كفروا سواء عليهم أنذرتهم لم تنذرهم لا يؤمنون. قتمان فيش دعوة بكري بەڵام بش زانەکەوە بەنسبەتەوان وەکو یەکە ئەوەی کەوا گەیشتە دەرەجەی کوفر و بەخۆی بە اختیار خۆی کوفری هەڵبژاردێ و ئامادەش نییە گوێ لە حەقڕا بگری. ئەوانەش ئەینی کە لێردا باس لەو انحرافاتانیان دەکاتن تاوەکو ئێمە تووشی تەشاؤم نەیەن، تاوەکو تووشی سەدمە و مفاجئە نەیەن کە هیچ لەوان ئیستجابە نەیە. ئەی سوبحان لە تاریخی ئیسلامیش تەماشاکە زۆربەی زۆری ئەهلی کتاب ئەوانەی کەوا مسلمان دەبن نەسرانیەکانە تاکتاکە جوولەکە هەیە، تاکتاکە جوولەکە هەیە بێ ئیمان بینی، هەر فعلن هەتاکو ئێستاش ئەوەی کەوا دەبینی تاکتاکە جوولەکە هەیە ئیمان بینی، بەڵام بەعام نەسرانی زیاتر معڕەزن لەوەی کەوا ئیمان بینن. لەبەر ئەوەی ئەحباری یەهود خی گەورە لیان دەجێڕتەوە ئەوە کار و پیشیانە عەوامەکانیشیان تەماشای دەوی ئەوان دەکەن کە ئەوان ئەو هاووم تەحریفە دەکەن بە عیلمەوەش دەیکەن، عەوامیش تەماشای دەستی یاخود تەماشای هەڵوێست و تەماشای قسەی ئەوان دەکات. بەڵێ ئەوجا دەفەرمی يسمعون كلام الله، لێرە بە دوو شێوە لێک درایتەوە زانان دەفەرمون ئەو حەفتا کەسەی کە خوای گەورە باسییان دەکا واختار موسى قومه 70 رجلا لميقاتنا وەکو لە سوورەتی الأعراف باز دەکرا. خوای گەورە دەفەرمی موسى عليه الصلاة والسلام حەفتا کەسی هەڵبژار لە بەنی ئیسرائیل کەوا لەگەڵ خۆی بردن لە بۆ چێوی تۆڕ، ئەوان بە خۆیان گوێیان لە کەلامی خوای گەورە بوو کە قسەی لەگەڵ موسى عليه الصلاة والسلام دەفەرموو. ئەوجا لەگەڵ ئەوەش گوتیان ئیمان ناین هەتا نەیبینین وەکو باسمان کرد لە وانەکان ڕابردوو، و هەروەها لە پاش ئەوەی کەوە خۆیان کەلامی خوای گەورەیان جێ ئەو تەحریفیشیان دەکرد لە دوای موسى عليه الصلاة والسلام، تەحریفیان دەکرد، دەیانگۆڕی.
هەندێکی دەڵێن يسمعون كلام الله لسر زمان موسى عليه الصلاة والسلام نكهر أو حفتا كسا بلكو أوي باقي بني إسرائيل أوي كلسر زمان موسى وياخذ أوي كوالدواي موسى جدي عليه الصلاة والسلام كواتسندين بيغمبر كهاتنا أنبياء لبني إسرائيل عيني توراة كي موسى بيبو عليه الصلاة والسلام لبوان دخينو أوانيش تيدقيش نجوان لبيغمبران دبو كوالبوان دخينتو أو ذلك الأوش تحريف عندك سبحان الله هندي المفسرين دلين لوانەیە لە بۆ قورئانی پیرۆزیش بشێ کاتێکەوە جوان لە ئاەتەکانی خوای گەورە ئەو زادێن تەحریفی دەکەن ئەو زادێن دەیگۆڕن بە هەر حاڵ ئەوان کەلامی خوای گەورە دەبیستن و دەشی گۆڕن يسمعون كلام الله ثم يحرفونه من بعد ما عقلوه پاشەوەی کەوا تێی دەگەن ئەو جا تەحریف پێ دەکەن نەک لە نەزانیانەوە نەک لە جەهلەوە نا بە تێگەیشتنەوە بە ئیسرارەوە بە تەعەمودیەوە ئیتر تەحریف ديارو كزانان دفن تحريف دو شيء تحريف لفظي هي تحريف معناه تحريف واتا لانحراف ولا بادانه ولا لاركرنويا كواتا اواندين لفظ كش دغورن تحريف وهي تحريف لفظيه لفظ كش دغورن معناه كش دغورن معناه شي دغورن كواتا وكو بني اسرائيل بتايبتي جولكا وهرو هاديانا كانش تحريف كتابة كان خوان كردي كدواء بيغمبران لوان مايتوا عليه الصلاة والسلام تحريف لفظي شان كرديا زيش هي تحريف معناه ذكن تحريف لفظي شان كرديا زيش هي تنها تحريف معناه طبعا هر تحريف للفظ حتما معناه كش دغوري ايواش لفظ كينا غور بلا معناه كي دغورن بلا معناه كي دغورن يتر بتايبتي او جيغاني كوا مجدد بهاتني خاتمي بيغمبران عليه الصلاة والسلام او اندين ديغورن ئەوان دەیگۆڕن ئەگەر لەفظەکەش نەگۆڕن دێن معنایەکەی دەگۆڕن دێن معنایەکە دەگۆڕن ئیتر خوای گەورە دەفەرمی ئەوە کتێبەکەی ئەوانە کەواتە بەڕاستی بە یەقینەوە بزانین کەوا تەورات و ئینجیل تەحریف کرایە وەرە خوای گەورە دەفەرمی ثم يحرفونه من بعد ما عقلوا هیچ شەک و گومان تێدان تەورات و ئینجیلەکەی کە ئێستا لەبەردەستی جوولەکە و دیانان تەحریف کرایە خوای گەورە وا دەفەرمی سبحانه وتعالى ئیترەوە تەحذیرە لە بۆ ئومەتی ئیسلامیش بەڵێ ئەوان تەحریفی لەفظ و معنا دەکەن بەڵام بەڕاستی لە ناو ئەو ئومەتەش لەوانەیە کەسانێک بە هەر دافعێک بی ئەو جە بە دافعی نزیک بوونەوە لە زاڵمەک بە دافعی بەدەستهێنانی دنیا بە دافعی شەهوەی خۆی بە هەر شێوەیەک بی بەڕاستی لەو ئومەتەش هەیە قورئانی پیرۆز تەحریف دەکات بەڵام تەحریفی لەفظی بەڵێ محاولات کرا ئەویش بکرێ بەڵام خوای گەورە لەفظی قورئانی پیرۆزی پاراستیە کەوا هەتاکو ئێستا یەک کەس نەیتوانیە ئەگەر محاولەش کرد ئیلا خوای گەورە سبحانه وتعالى پاراستیتی وەکو خۆی مایە هەتا ڕۆژی قیامەتش وەکو خۆی دەبینێ بەڵام تەحریفی معناش کرایە تەحریفی معناش کرایە دێتن ئەوەی لەگەڵ ئەهوایی دەگونجێ بەناو عالمیشە ئەوەی لەگەڵ ئەهوایی دەگونجێ دێتن دەیگۆڕی بەڵام لە بۆی دەستە سەر ئەو گۆڕینە تەحریفی معنا نا خوای گەورە کە دەفەرمی ئینا نحن نەزەلنا ذیکرە وئینا لەهو لەحافیظون وەکو زانان دەفەرمون خوای گەورە معنایەکەشی پاراستێ لە هەموو عەسرێک خوای گەورە ئیلا کەسانێک موفق دەکا کەوا قورئانی پیرۆز بەو شێوەی کە خوا دەیەوێت تەفسیر بکرێ لە خلال ئەو تەفسیرەش انحرافی کەسانێکی منحرف بەدیار دەکەوی انحراف و بادانەوەی کەسانێکی منحرف بەدیار دەکەوی کەواتە لە تەغییر و تەحریفی لەفظ لە قورئانی پیرۆز مستەحیلە خوای گەورە قبولی نەکردیە خوای گەورە قبولی نەکردیە بەڵام تەحریفی معنا کرایە خوای گەورە کەسانێکی موفق کردیە لەوەی ڕەدیان بدەنەوە بەو شێوەی قورئانی پیرۆز تەفسیر بکەن کە خوا دەیەوێت سبحانه وتعالى لە ضمنەوەش ڕەدی ئەو کەسانێکەوە دەیانەوێت تەحریفی معنای ئاەتەکانی قورئانی پیرۆز بکەن ئیتر خوای گەورە دەفەرمی ئەوانە کەسانێکن گوێیان لە کەلامی خوای گەورە دەبی ئەو جا تەحریفی دەکەن پاشەوەی کەوا تێی دەگەن دەشزانن کەوا تەحریفە دەشزانن کەوا جەریمەی تەحریف چەند گەورەیە و خوای گەورە قبولی ناکا ئیتر بەڕاستی ئەوانە جێگای ئەوەی نین ئەنگۆ چاوتانەی بەڵام لەگەڵ ئەوش پێویستە داوای خۆت بکەی و بەواجبی خۆت هەڵبستی ئەو جا ئەوان چەندی ئیستجابەیان دەبیان نابی مهم بزانە کە ئەوانە بەڕاستی جێی چاو نین وإذا لقوا الذين آمنوا قالوا آمنا سبحان الله خوای گەورە صفەتەشیان لێرە باز دەکا عینی وەکو منافقەکانی ئەو ئومەتەی کە لە سەرەتای سوورەتی ئەلبەقەرەدا باسی دەکا عینی ئەوانیش کاتێک کە دەگەنە ئیمانداران دەیانگۆ ئیمانمان نا وإذا خلوا إلى شياطين قالوا إنا معكم إنما نحن مستهزئون لێرەشدا عینی منافقەکانی یەهود هەمان هەڵوێستی منافقەکانی ئومەتان هەیە کە دەگەنە ئیمانداران قالوا آمنا دەڵێن ئیمانمان هەیە بەڕاستی ئەو پێغەمبەرەیەکەوە لە کتێبەکانی ئێمە باس کرا آمنا وإذا خلا بعضهم إلى بعض بەڵام کاتێک کە بە تەنها لە ناو یەکتری دەمینێنەوە
قالوا أتحدثونهم بما فتح الله عليكم ليحاجوكم به عند ربكم. خی گەور لێرە دەدایان کاتە دوو تاقمێک لەوانە کە دەگەنە ئیمانداران بە نیفاقەوە دەڵێن ئیمانمان هێنا، بەڵام کاتێکەوە لەگەڵ یەکتری دەبن ئەوانە ئەو تاقمەی کەوا دەڵێن ئیمانمان هێنا سەرکۆنە دەکرێن لەلایەن کەسانێکی دیکەوە لە ناوە خۆیان کە ئەوان ئەوها منافق نینەوە چیوان، ئەوان منافق نینەوە چیوان، ئەوان ئەوەی کەوانەیان گوتە ئامەننا بەو کەسان دەڵێن کە گوتیتیان ئامەننا لە یەهودیەکانی منافق دەڵێن باشە ئەتحدثونهم بما فتح الله عليكم ليحاجوكم به عند ربكم. ئایا ئەنگۆ دێن ئەتحدثونهم باسی ئەوە دەکەن لە بۆ ئیمانداران بما فتح الله عليكم بۆ علمەی کە خوای گەورە پێی بەخشینە. لێرە خوای گەورە علمی بە فتح دانا، فتح وەکو نەسرێکە، وەکو ڕێزلێنانێکە خوای گەورە علمی بەنگۆ بەخشە. بە فعلی جەوزۆ زانان دەفەرمون هەر علمێکی شەرعی کە خوای گەورە بە کەسێک ببەخشی وەکو فتحێکە پێی دەبەخشی، وەکو فتحێکە پێی دەبەخشی خوای گەورە سبحانه وتعالى يؤتي الحكمة من يشاء. حکمە وەکو زانان دەفەرمون علمی شەرعیە خوای گەورە بە کەسانێک دەبەخشی کە فەزلێکی گەورەیە. ئیتر ئەو کەسانە بە یەکتری دەڵێن باشە ئەنگۆ لۆ ئەو شتانە باز دەکەن لە بۆ ئیمانداران ئەوەی کە خوای گەورە وەکو علمێک و فتحێک لە بۆنگۆی پێتانی بەخشیە، تاوەکو ئەنگۆ ئەو شتانەیان پێ دەڵێن ليحاجوكم به عند ربكم. کاتێک کە ئەنگۆلیان باز دەکەن لە تەورات و ئینجیل باسی صیفەتی ئەو پێغەمبەرەنگۆ کرایە و ڕاستە ئەو پێغەمبەر ئەو هەوە ڕەسوول اللهە، تاوەکو لە ڕۆژی قیامەت بیکەنە حجە لە سەرنگۆ. سبحان الله ئەو تەسەورە و وەکەئەنەما ئەگەروانەڵێ نابتە حجە لە سەرتان، مع العلم خوای گەورە کردیتە حجە لە سەریان، ئەوان وە بڵێن وە نەڵێن، ئاعتراف بکەن و ئاعتراف بنەکەن، خوای گەورە هەر کردیتە حجە لە سەریان. بەڵام ئەوان بە حەماقەتی خۆیان بە گەمژەیی خۆیان دەڵێن ئەنگۆ باس مەکەن لەکەن ئیمانداران، چونکە ئەگەر باز بکەن ئەوە لە ڕۆژی قیامەتێ دەبیتە حجە بۆ ئیمانداران لە سەرنگۆ، دەڵێن خوای ئەوانە دەشیان زانی ئەوە ڕەسوول الله ئیمانیان پێ نەینا. یعنی ئەگەر ئیمانداران نەزان نابتە حجە لە سەرتان، کەواتە ئەوە بەڕاستی ئەوە تەسەوڕێکی ڕاست و دروست نییە بەرامبەر بە خوا سبحانه وتعالى، گەمژەییەکە بەرامبەر بە ئەو اعتقادە. ئەوجا خوای گەورە دەفەرمێ ئەفەلا تعقیلون، ئەفەلا تعقیلون، عەقڵتان نییە؟ کەسێک عەقلی بێ و قسە دەکا باشە دەی لە ئیماندارانتان شاردەوە ئەدی لە لای خوا سبحانه وتعالى دەکەن. يستخفون من الناس، لە خەڵکی دەشارن وەکو لە سوورەتی ئەنیسا باز لە کەسانێک دەکا، ولا يستخفون من الله، خۆ ناشاردرێنەوە لە خوا، خۆ لە خوای گەورە ناشاندرێنەوە. خوای گەورە ئیحاطەی بە هەموو شتێک کردێ، خوای گەورە عالمی غەیب و شەهادەیە، خوای گەورە ئەو شتێکەوە بەنهێنیش باس دەکە ئاگادارە. لێ لە دوایی دەفەرمی ئەولا يعلمون أن الله يعلم ما يسرون وما يعلنون. باش ئەوە نازان ئەوانە خوای گەورە ئاگادارە بەو شتێکەوە بەنهێنی لای خۆیان نهێنیە، ئەوەی کەوا بە ئاشکرا و ئیعلانی دەکەن. طبعا نهێنی ما يسرون ئەوەی کەوا لە لای یەکتری بەنهێنی باس دەکەن ئەو هەر سرە، و ئەوەی لە ناو نەفسی خۆشی بە تەنها بە خەیاڵی خۆیدا ئەوش هەر نهێنیە. خوای گەورە هەمووی دەزانی، نازانن خوا هەموو شتێک دەزانی لە شتە نهێنیەکان و ئاشکراکان. ئەو لا يعلمون أن الله يعلم ما يسرون وما يعلنون، کەواتە وەکەئەنەما شەچیان لەو حەقەتە هەیە. خۆ ئەگەر شەچیان لەو حەقەتە هەبی ئەوە هەر بەڕاستی اعتقادیان بەرامبەر بە ذاتی خوا سبحانه وتعالى نقصانە، خەلەل لە اعتقادیان بەرامبەر بە ذاتی خوا هەیە. ئەگەر دەشزانن کە خوا هەموو شتێک دەزانێت سبحانه وتعالى، ئەدی باش ئەوە کوو بەو شێوەی تەسەڕف دەکەن لەگەڵ ئیمانداران، بەو شێوەی کوو تەسەڕف دەکەن کە ئەو حەقەی کە لەکنتان لەکن ئیمانداران باسی مەکەن، نەبادا بتە حجە لە بۆیان لە ڕۆژ قیامەت لە سەرنگۆ باسی بکەن. کەواتە بەڕاستی ئەوەش یەک لە ئینحرافاتەکانی بەنی ئیسرائیلە کە خوای گەورە سبحانه وتعالى لەمان دەجێڕیتەوە و هەروها سەرکۆنەیان دەکا بەهۆیەوە، تاوەکو اعتبار وەربگرن لە هەر عەسرێک، اعتبار وەرگن لەوانەی پێشە خۆیان چیان بەسەر هاتیە، چیان کردێ و خوای گەورەش کوو هەمووی تۆمار کردیە، تاوەکو ئەن خۆیان لێپارێز و هەروە وەکو وەتیشمان بەڕاستی ئاگادارکردنەوە لە بۆ ئێمە ئەو ئینحرافاتانی کەوا لە بەنی ئیسرائیل هەبووە لەناو ئێمەدا دووبارە نەبتەوە، ئەگەرنا مەسیرمان لە مەسیری ئەوان باشتر نابی. ئەنجا خوای گەورە لە دوای ئەوەش عینی چەندین شتی دیکە لە ئینحرافاتیان دەژێڕێت و بەڵام لەبەر تەوابوونی کات لێرە دەوەستین بە پشتیوانی خوای گەورە لەوانەی داهاتوودینەوە خزمەتی. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين، وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية
خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون